ئەمڕۆ یادی لەدایکبوونی سەروەری مرۆڤایەتیە. جابا پێتان بڵێم ئەم پیاوە کێیە کە هەموو دنیای گۆڕی. سەدەی شەشەمی زایگ نییە، جیهان ڕۆژ و شەوی وەکو یەک تاریکە. باڵادەستەکان مافی هەژارەکان و بێدەسەڵاتەکان دەخۆن. ژنان هیچ مافێکیان نییە و کچانی تازە لەدایک بوو زیندە بەچاڵ دەکرێن. کۆیلایەتی هەموو دوورگەی عەرەبی گرتوۆتەوە. بازرگانی و هێز و خاوەندارێتی هەموو شتێک لە دەستی ئەوانەیە کە بڕیار دەدەن بتەکان چۆن دروست بکرێن تا خەڵکی بەبێ جیاوازی بیان پەرستن. ساڵی فیلە و بەڕۆژمێر ساڵی 571 زای نییە. لە شاری مەکە کەسێک لەدایک بوو، مرۆڤێکی ئاسایی و هەر لە هۆزی قوڕەیشە کە نەک جیان هەموو مرۆڤایەتی گۆڕی. ئەویش محەممەدی کوڕی عەبدوڵڵایە. ژیانێکی ئاسایی نەژیە، تەنانەت خوێندەواریشی نییە. هەرزوو دایک و باوکیشی دەمرن و بە هەتیوی گەورە دەبێت، بەڵام دەبێتە گەورەترین مامۆستا و لە دواکەوتوترین کۆمەڵگەی دنیا کە خێڵ و هۆزە عەرەبەکان تێیدا دەژیان. محەممەدی کوڕی عەبدوڵڵا گەورەترین شارستانێتی دامەزراند، ڕووناکی ئیسلامی بڵاو کردەوە، کۆتایی بە سەردەمی تاریکی و نەزانی هێنا. ئەمە پێغەمبەری ئاخر زەمانە، هەڵبژێردراوی خودای گەورەیە و خۆی ناوینە محەممەد المستەفا. پێش 1400 ساڵ هات و بەرنامەی بۆ مرۆڤەکان دانا، چۆن بژین، بۆچی بژین. بەڵێ ئەو پێغەمبەرەی یەکەم وشەی ئاینەکەی بخوێنە بوو فێری کردین. تەنها بە خوێندەواری گۆڕانکاری دروست دەکرێت. کەسایەتیەکەی بێوێنە بوو. ئەو محەممەدەی بە ڕەوشبەرزی دەستپاچی و ڕازگۆیی لەناو خەڵکدا ناسرا بوو. بووە فریادڕەسی کچان و ڕەشپێستەکان. هەژاران و دەوڵەمەند و بەهێزەکانی لەگەڵ ئەوان کردە برە. دادپەروەری و خۆشەویستی بڵاو کردەوە. بیابانە گەرم و خۆڵاویەکانی کرد بە خاڵی دەستپێکی ئاوەدانکردنەوەی دڵەکان. بانگەوازی ئیسلامی دەست پێ کرد. سەرەتا لە مەکەوە لە خزم و دۆست و کەسوکارەکەیەوە بوو کە چووە مەدینە، پایەکانی دەوڵەتی لە مزگەوتەوە دامەزراند. پەیامی بۆ هەموو زلهێزەکانی سەردەمی خۆی نارد، هەمووانی بانگێش کرد بۆ پەیڕەوکردنی ئاینەکەی، چونکە ئیسلام کۆتا ئاینی ئاسمانە و محەممەد دوا پەیامبەرە، هاتووە ڕێگەی پەیامبەرەکانی پێش خۆی تەواو بکات. ساڵی حوزنی تێپەڕاند. خەدیجەی هاوژینی و ئەبوو تاڵیبی مامی کۆچی دواییان کرد. بەڵام محەممەد داوەتی ئاسمانەکان کرا، ئیسرا و میعراجی کرد و تا نزیک عەرشی خودای گەورە ڕۆشت. گەورەترین ڕوودا و کۆچ بوو بۆ یەثریب. ساڵی 622 میلادیە و ئەبوو بەکر هاوڕێیەتی لە کوشتن و گرتن ڕزگاری بوو. بە زەحمەتی و ژانی بەجێهێشتنی نیشتیمانەوە گەیشتە ئەو مەنزڵەی کە بووە پایتەختی مێژووی ئیسلام. ها هو الرسول، الله أكبر، الله أكبر. ئەمە محەممەدی ئیسلامە. لە مزگەوتەوە برایەتی دروست کرد، پەیمانی مەدینەی ڕاگەیان، حوکمی پێکەوە ژیان و مافی بۆ هەمووان کردە دەستور، لێبوردەیی کردە سیما و پاچی جەستە و خاڵی بوونەوەی ناخی لە ڕاق کردە فەرمان. ئازادی مرۆڤ و مافی ژنان و کچانی چەسپاند. سوپای بۆ پاراستن و بەرگری دامەزراند. لە دوای 8 ساڵ گەڕایەوە مەکە، کەعبەی لە بتەکان پاکردەوە، بەبێ خوێن ڕشتن شارەکەی ڕزگار کرد. ڕووناکی ئیسلامی بۆ هەتایە داگیرساند. هەموو دیلەکانی ئازاد کرد، کۆیلەکانی کردەوە بە تاچی کۆمەڵگە، لێخۆشبوونی گشتی دەرکرد بۆ بێباوەڕەکان، بۆ ئەوانەشی دژایەتیان دەکرد. لەو کاتەوە تا ئێستا هەتا دنیاش ماوە.
مسلمان دەچنە ماڵی خودا و حەج و عومرەی خۆیان بە ئازادی دەکەن. دوای 2 ساڵ حەجی ماڵاوایی کرد. قورئانی پیرۆزی وەک خۆی گەیان. لە وتاری کۆتاییدا جەختی لەسەر مافەکانی مرۆڤ، مافی ئافرەتان، بنبڕکردنی ڕەگەزپەرستی و یەکسانی کۆمەڵایەتی کردەوە. لە ساڵی 11 کۆچی و لە 632 زاینیدا پێغەمبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت کۆچی دوایی کرد. ئەمە پەیامی موحەممەد الموستەفا بوو، مەزنترین مرۆڤی سەر ڕووی زەمین. ئەو بانگەی هەتا ڕۆژی دوایی بەردەوام دەبێت. ئەو ناوەی وەک ئەستێرە بەگەشی دەمێنێتەوە. ئەمە ئیسلامە و بەڵێنی قورئان و کەلامی خودایە. کێش پێی ناخۆشە کەیفی خۆیەتی. ئەوەی پلانی بۆ لە ناوبردنی دانا سەری دای لەبەرد. ئەم باوەڕە وەک شاخێک چەسپیوە لە دڵی هەموو مسلماناندا لە جیهاندا هەرگیز ناڕوخێ.